مەولودی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت. لە تەکیەی سەرەکی قادری کەس نەزانی لە سلێمانی مەولودێکی بەرفراوان ئەنجامدرا. شێخی حازر و سیاسی و پیاوماقوڵان و دەروێش و مورید و سەرۆک عەشرەتەکان بە زیکر و حاڵ و پارانەوە یادەکەیان ڕۆحانی تر کرد. شێخ نەهرۆ شێخ محەممەد کەس نەزانی ڕابەری تەریقەتی قادری لە لێدوانێکیدا بۆ کەناڵی گەلی کوردستان ڕایگەیان ئەم مەولودا بۆ ئاشتی و پێکەوە ژیان و خزمەتکردنی گەل و نیشتمانە. ئەم مناسبەیە مناسبەیەکی خۆشەویستە لەسەر دڵی هەمومان، ئەبێ هەمومان بەیەکەوە دائیمە ئەمە بخەینە پێشچاومان کە حەزرەتی محەممەد صلی الله تعالی وسلم هاتووە بە خۆشەویستی، هاتووە بۆ ڕەحمەتێک بووە بۆ سەر هەموو میلەتان، بۆ سەر هەموو زیندە و غەیری زیندە، وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. جا لەبەر ئەوە پێڕەوی ئەو منهەجی ئەو تەواوکردنی ئەخلاقیش ئەوەیە کە دائیمەن تۆ لەگەڵ مرۆڤەکەی ترا بتوانی بژیت و بتوانی بە ئاشتی و بە خۆشی و بە یەکبوون بێ. ئینشاءالله داوامان وایە کە هەر هەموو یەک بین، کە هەر هەموو خزمەتی گەل و نیشتیمان و کوردستانەکەمان بکەین. یادکردنەوەی مەولودی پێغەمبەری ئیسلام دووریدی خوای لەسەر بێ لە کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە. خۆشەویستیش بۆ پێغەمبەر زۆر کات لە شعری شاعیراندا ڕەنگی داوەتەوە. ئەوە تا نالی دەڵێ ئەی ساکینی ڕیازی مەدینەی منەوەرە، لوتفێ بکە بفەرموو مەدینەی منە و وەرە. ئاوەڕا لەگەلی کوردستان، سلێمانی.